وتمان خەسومان زۆر خۆشە. باشە تۆ گلیتێ لە خەسوود؟ ناوەڵە. هەستەکەی مەسەلەن کە خەسوود زۆر خۆشەویت بەڕاشکانەکەی چێکە؟ ئەتوانین گلەیەکی ناتوانم بڵێم وەکو دایکم خۆشییم نا بەس خۆشەویستێک هەیە بڵێ. لەبەر بڵێن لەوان لەبەر خاتێک شەکەی بێت. خاتی کچەکە بەڵێ. بەڵام هەستەکەم گلەیەکەیە ناتەوی بڵێ. من نەبەخوا هیچ نییە. دوای بۆ بازێکم. دوای بۆ ماسەکەی. بەڵێ لە پاش ناوبڕەکەەوە جارێک سلااوتان لێبێت ئەمەی شەکە لە نمونونەکان کە لە دڵی خۆەتی و ناتوانێت بێڵێت. لەگەڵ نابن ئێمە بەردەوامە بین. زاوازێڕینەی پژمل ڕێکناوی ملی درێژ کرد بۆ ناو ئاوایی خەسوو بە زاوەکەی ئاواڵێ. شەرەفە هەموو ڕۆژ شەرتانە؟ شەڕی وان نایە کەمان خۆش نایە بڵای نەکردووە بە قوربان. کە خەسوومیە من یەکسەرە من ئیشم یەکسەرە ڕۆمە دەرەوە. ئەڕە ئیشمەیە؟ ئەیشمێ ڕۆمە دەرەوە بای بای خەسوویەیە. چوار خەسوو تێتۆ؟ خراپ نەرەمیان؟ وەرەمووی دژنایەتیان ئەیوانی تێ. ئەوانی کە دیارە خەتانە خەسوو بە چوار خەسوو. یانی جابوو تۆ لیان یان چی؟ زۆر چاکە ئاوازاوەکەش ئینگلیزیوانە؟ بەڵێ ئینگلیزە. لەگەڵ ئاوازاوەکە تا ڕەفاقەتی چۆن؟ خۆشە عیبینمان خۆشە بەس کەم یەکترە بینی بە زمنیەوەی ئەو ئیشەکەەوە من ئیشەکەم کاتەکانمان کەمە. فەرقتانەکە لە نێوان مەسەلەن گرە زیاتر احترامی منی ژەگرێ لەبەرەوەی زانەیە ئەوی ژەگرێت بە زیاتر بۆی احترامی منەگرێت لەبەرەوەی خەڵکی ئەبێنیم بەڕاستی شتیە خۆی چۆن نایخۆم داواتێکا زۆری ژەچن هەفتەی بەلایانی کەمەوە دوو جارە چین. ئەمە ئەڵێن کە ئەوروپی و یا مەسەلەن بەڕیتانیوانە زۆی لاقاتیان کەچی ئەو وانی ناوانیوانیش عیلە کەوتووە بە عیلاقاتەکە خەڵک لێرە غەڵەت تێگەیشتووە لەبەرەوە عیلاقاتەکە زانی چۆنە لەوێز خەڵک زۆ مەشغوڵە بە ئیش و کاری ڕۆژان و ژیانی خۆیەوە کە کاتی ئیسراحەتیە بێ حەزەکە لە ماڵەوە شوێکی خۆی بە حسراحەتەکە شەمە و یەکشەمانە تێگەی بۆی عیلاقات کەمترە. احتیمالات زۆرەوە بۆ مۆزوع احتیمالات یەگەی لەوانێ مۆزوعی مادی و اقتصاد و شت بێ لێرە ینی حەز بکەن یەکیشان دەستکەوێ مەسەلەن مادیەن لەو باشتر بێ اقتصادیان لەو باشتر بێ دەوڵەمەند بێ ئەو شتە تۆ دەوڵەمەندە من بەو شتم لێرە بەڵێ زۆر بینی احترامی دەوڵەمەندەکان زیاترەگرن وەک لەوە لەو شتێکی زۆ خەڵەتە. تۆ خوشکە هێوانێ؟ بەڵێ بە تاکید زەواجی کردووە؟ بەڵێ هەموویان زەواجی کرد چی بۆ حەفلەکەی؟ بە تاکید چۆنە ئارەوەڵا بۆچی ئەیبە زۆر جالای ئێمە کوڕەکان کە خوشکەکانیان زەواجەکەن ناچن بە حەفلەکانیان ئەچنە دەرەوە بە تااقەتی و شۆشە خۆن وڵا خوشەکەم زەواجی ئەوە لەگەڵ تام لەبەرەوەی من حەزارەت و کەڵچەرەکە وای هێناوین مشکیلەکەوەی باو باپیرانمان کە لەسەر و شێوازە ڕۆژوێ سشتیامانە ماوەتەوە. وەڵاهی خۆی لە کوردستانە بەڕاستی لەگەڵ ڕێزمە کاک کاروانجیان تەداخولاتێکی زۆر هەیە. سێرەکەی ئەگەر ماڵی خەزورانی کچەکە بێت چ کوڕەکە بێ هەنە جا تەداخول هەیە ئەو تەداخولانە ئەکرێت جاری وایە سلبی بێت جاری وایەشە ئیجابی بێت. بەس من وەک شخصی خۆمە تا ئێستا تەداخولاتی ماڵی خەزوران تەسیری تێ نەکردوم. بەڵێ زۆریش. ئەی چۆن لەگەڵ توایە؟ وەڵاهی لەخوا بەزیابە زۆر باشن. باشن؟ من وەکو شخصی خۆم خەزورانم لێیان ڕازیم. خەسوود لێ ڕازی؟ خەسووم زۆر بەتایبەتی. نوشتی خەسووتە خۆی؟ بەتەکید وەڵای ئەوان تۆزە دوورن لە کەلارن. من خۆم خەڵکی سلێمان ماڵی خەزوران لە کەلارن. بەڵێ مەسەلەن هەستەکەی کە احترام دەگرن نانێکی باش دێنین شتی تاکید هەر پێش وەخت گەلێ جار گلەی ئەوە ئەکەن کە بۆچی تەلەفۆنمان بۆ نەکردوون پێش وەخت بۆچی ینی خوانێکی تەرتیبیان نەکردووە. باشە کە تۆ تەلەفۆنیان بۆ ناکەیتوانە و لە پڕەکە ئەچیت هەستەکەی مەسەلەن بە هەڵپەشتەکەن بۆت بە تاکید بۆ سەر هەموو جارێ هەروە بووە. تۆ خوشکەیە کە زەواجی کرد بەڵێ خوشکەکەت زەواجی کرد چی بۆ حەفلەکەی؟ بەداخەوە کاتە لێرە نەبوو. ئەگەر لێرە بوو تایچوویت؟ ئەرە وەڵڵی بۆ ناچوم. باشە بۆچی زۆر جالای ئێمە کە خوشکەکانمان زەواجەکەن پێمان ناخۆشە کە بچینە حەفلەکانیانەوە بەڵام ئەوان ئەبێ لە حەفلەکانی ئێمەیە ئەوەنە جوان هەڵپەڕێن حەفلەکە گەرمکەن. کاکەڕوانجیان ئەکەیتۆ سەر دابوونەریتی ئەو کۆمەڵگا چۆن پەروەردە بووتیایە. تۆ سێرەکەی جاری وا هەیە ئەو کەسێکە ئەو بیئەی تێپەروەردە بووە وا پەروەردەکراوە عیبە شەرمە ئەم شتانە. من ئەسڵان ماڵی خەزورام لەگەڵ مام کاتێکە خێزانم گواستوتەوە هەمیان براکانی ئەوی تران مەجای نەبوو زۆر تەبیعیش بوو بەلامەوە. منیش ئەگەر خۆم لە کوردستان بوومایە ئەم ڕۆژ هاتوومەتەوە لە دەرەوە بووم. بەڵێ منیش ئەگەرەکەت خێزانی کوردیوانی؟ بەڵێ خێزانەکەم کوردیە. چاکەکەم لەگەڵ کەسێکترا کە خێزانەکەی ئەو ئین بوو با بڵێن ئەوروپی بوو بەڵام یەک پرسیار ئاوازاوە تێوانە؟ ئاوازاوانە وەڵا خێزان تاقانێ خێزان ئەمە بۆیە تۆ زۆر خۆش گوتیانە ئامانەت بێ مەتاقانەیە لەلات؟ بە تاکید حربیدایەت پیاوتم. دەستم دامێن و ئاگای لێ بێ. بەڵێ بۆ خۆتی بیادان کردو تۆ ژنێ ناوانێ؟ بەڵێ هەر کە ئەم بینە خۆ ئاگای لێ خواخوایانە بچم و باوشم پیاکەن.
خەسوو زوو باوەش پێ ئایشۆن بەتایبەتی هیوایەتی سەرروپێ لەگەڵ سەرروپێ بێ ئەگەر نەچین بەشەکەمان دانێت زاوا تێشکور زامەیە لەخوا بەزابێ زۆر خۆشە یان لەوە هەنیە لە حد دەرچووە بەڕاستی ئەو نەخۆشتەیە یەکتان کوڕی خۆ سەیرەکەی هیچ فەرقی نییە چەند زاوات؟ یەک یەک بوو یەکش بۆیە زۆر خۆشەیە ئەو بۆیە زۆر لەوانێ خۆشەویستی بۆ شێوەیە نەمێنێ کاڵە بێتەوەوانە کاترە بێتەوە باشە بۆچی هەنێک خەزور و یان خەسوو هەیە ڕقیان لە زاواکانیانە وڵای ترەوە تەبیعاتاڵێکی هەر کەسە و شێوەی بەنوایە شعوری نییە مەسەن بەرامبەر زاواکەی بە بنامە باش تا باش بی باش تا باش بێ باش ئەی تەوان زاوات هەیە بەڵێ زاوات هەیە بەڵێ چۆنی لەگەڵ زاواکانتە زۆر باشم لاشتی خۆیاوی بۆ ئادەکەم و تەواوەیت بە پێویستی خۆی هەنێ خەزور و خەسوو هەیە ڕقیان لە زاواکانیانە شتی وای نییە کاکە وەڵاهی لەوانەیە زاواکە چاک بێت خەسووی لەگەڵ یا خراپ بێ ئیتر ئایا هۆکەی چییە حتمما هەر هۆیەکی هەیە بۆچی ئەوکەی چییە زۆر جار ئەوە هەنەخواانە ڕقیان لێتی بەبێ سەبەب وەڵاهی بڵێن ئەوە بێرە وڵا هەر بەبێ سەبەب زاوات هەیە نەوەڵام و خوشکی هەیە تقریبان 12 ساڵە جارە شووی نەکردووە باشە تۆ ئاوازاوەشی کۆنی سبینی ئەم خوشکەی خێزانەکەی تۆ گەورە ئەبێت و زەواجەکات تۆ چۆنەبی لەگەڵ ئاوازاوەکەتە وەڵی من ئەوە احترام لێ یەگرم نەبێتەوە ئێگەر باش و نابێ ڕقل لێ بێت ئەی بۆ ڕقیان لێت نازانم ئەوان نازەمەوە کەوتە دەست خۆی و ئیسانە کەوتە دەست خۆی برادرم هەیە ڕەنگە هەردوو لا خراپن هەم کوڕەکە کە زاوای ماڵەکەی خراپی و دوجار ماڵە خەزورانیش ڕەنگە خراپ بن ڕەنگە تێنەگەیشتن هەبێت لە بیناجینا من برادرم هەیە ماڵە خەزوری تێک چوون بەدەست ینی شێت بوون چۆن تێک نەچێت تەواان ئەوان کە تێک چوو ئەمیش تێک چە تەواان ئێمە دایمە نایی خەسوو خەزورمان بە نایکی کوردیەوە بیستووە تۆ لە بەڕتانیا ژیاوی ئەگە لە تۆ برسم نایی خەسوو چییە؟ جێنیفەر بەڵێ خەزورت؟ دەیڤد کۆکس بەڵێ شانمان هەرکۆژی بەڵێ بێکۆژین هەر چی بۆ لایەن سەردانیانەکەی توانێت هەستەکەی کە وەکو کوڕی خۆیان سێ دەکەن ئەوان هەست بە شتاکە من هەست بە هیچ غەریبیەک ناکەم لە ناویانە بەڕاستی ئەوانیش بە ئەمان شێوە هەرڵێ وەکوای لەوێ لە دایک بوو بم یعنی وەکو ئینگلیزێک تعاملم لەگەڵەکان هیچ جیاوازیەک نیە لە بینمان زۆر ڕەفاقەتێکی خۆشت دینی ژێ لە بینمانە بۆ نمونەگەرەوان شتێکیان پێ خۆش بێ بڕۆن من حەزم پێی نەبێ پەشەمانە بنەوە نایکەن منیش دڵیان ناشکێنم کە شتێک من بەدڵم بێوان بە دڵیان نەبێ نایکەم کاروانجان خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەوبی ئەیکە پتای پەروەردابێ هەر بیدایەتیش باسم کردەوەی ترە ئەو کەسانەی کە چۆن پەروەردە بوون لە خێزانەکەی خۆیانە ئەوە تەسیری هەیە بۆ ئەوە تەسیری هەیە بۆ داهاتووشی ئەو کەسێکەوە بۆ شێوازە مامەڵاکە ینی کانەما بەرامبەرەکەی ناخوێنێتەوە ئەمە مهمە کە بەرامبەرەکەشی نەخوێنەوە یعنی پەروەردەکرێت وا پەروەردەکراوە کەسەکە ئەگەر بیەوێت بیئەکەی خۆی بگۆڕێ بۆ نمونە مطالعی خارجی بکە مەرجنی هەریسە لە پەروەردە و خوێندن و مەکتەبەوە فێر بێت گرنگی مطالعی خارجی بکە یعنی ئێمە بۆچی نەتوانین بڵێ بۆچی سەری کۆمەلگاکەمان نەکەین چاکەکان وەرگین هەر لە خراپەکانەوە فڵان کەس ئەو خراپەی کرد ئەو خراپەی کرد هەرمە لەسەر زارمان بێ بۆچی چاکەکان لە خۆمانە تەطبیق نەکەین بۆچی چاکەکان لە خۆمانە تیانەگەشێنینەوە ئەمە گرنگە بەڕاستی هەر کەس لە ئاسی خۆمان و دەست پێ بکەین کۆمەلگاکی بەختەوە دروستەکەین بەڵێ هەر ئەو کوڕی هاوڕێم خۆی هەر خۆی بە تەلەفۆنەکەی خۆی لە تەلەفۆنەکە ئەمەشی وتی توخوا ئەگەر مردم سبینێ کە پێشەوەی بمنێژن لەسەر لال دامنێن با هەرچی زوخای ڕەشی ماڵی خەزوران و خەسووم هەیە پێشەوەی بچمە ناو گۆڕەکەەوە لە دەم بێنە دەرەوە وتی ئاخر ئەمە ناحەقیەک بوو بەرامبەر بە من کردیان بۆیە ئەڵێین لە کۆتاییە هیوای خۆشببختی و خۆشگوزەرانی و ئاشتی و پێکەوە ژیان بۆ هەموو لایەک بەبێ جیاوازی بووکەکان لە ماڵی خەسویانە وەک کچی خۆیان و کوڕەکانیش لە ماڵی خەزور و خەسویانە وەک کوڕی خۆیان تەماشا بکرێن بەبێ جیاوازی چونکە ئێمە نەوەیەکە خێنەوە سبینە ئەم نەوەیە لە هەردوو خێزانەکە پێگێت مەحاڵە ئەگەر نەوەیەک لە خێزانێکی خراپ دروست بوو سبینێ ئەم نەوەیە باش بێت بۆیە ئەخوازین خۆشەویستی بگەڕێتەوە نێوان خێزانەکان ئەو کەسانی کە ئەچنە ماڵێکی تازەوە ئەو کوڕانی کە ئەچنە ماڵێکەوە ئەبن بە زاوای ماڵێک ئەو کچانی کە ئەبنە بووک و ژیانیش پێکێنن بۆیە لێرەوە هیوای ئەخوازین بۆ هەموو لایەکتان سەلامەت بن کاتێکی شارێک تێبینەوە تاڵقی داهاتوو